گەلی کوردستان ئەسڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کات و هەموو کاتێکتان باش ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پرۆگرامێکی لێدا بە ئێوەی ئازیز شاد بووینەوە. هەروەک دەبینن کە ئێستا ئێمە لە یەکێک لە خوێندنگەکانی شاری سلێمانین و لە خوێندنگەی دڵداری بنەڕەتی ئەمانەیە گفتوگۆ بکەین لەسەر کەرتی پەروەردە و پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا. بزانین پرۆسەی پەروەردە لە ئێستادا و لە هەرێمی کوردستاندا چۆنە و لە چ دۆخێکدایە و زیاتر بابەتەکە بە دوو ئاراستەیە دەبین. لە ئاراستەیەکداندا تایبەت بە لیژنەکانی دایبابان یاخودە و لیژنەی کە لە خوێندنگەکاندا هەیە لەلایەن دایبابانی شەوانێ بەشدارن تایدا ئەمانەوەی لەسەر ئەو بابەتە گفتوگۆ بکەین بزانین ئەم لیژنەیە لە نێو خوێندنگەکاندا چ ڕۆڵێکیان هەیە. هەڵبەتە یەکێک لەو ڕۆڵانەی کە لە ئێستادا دیارە و بەرچاوە پڕکردنەوەی ئەو کەموکوڕیانەیە کە لە نێو خوێندنگەکاندا هەیە و دابینکردنی پێداویستیەکان. هەڵبەت ئەگەر بە نمونە باسی کەم لە وەرزی سارد و سەرمادا دابینکردنی گەرمکەرەوەکانە، لە وەرزە گەرمەکانیشدا دابینکردنی فێنکەرەوەکانە. ئەمە وەکو نمونەیەکی سەرەتایی و جگە لە دابینکردنی ئەگەر بە نمونە باسیکەین داتاشۆ و تەنانەت قەڵەم وەرەقە و تەواوی پێداویستیەکانی تر کە لەلایەن ئەم لیژنانەوە دابین دەکرێت و یاخود ئامادە دەکرێت. بە ئاراستەیەکی تردا کە باز لە سیستمی بریتیش کانسڵ دەکەین بنیادنانی تواناکان. بزانین ئەم سیستەمە تا چەند لەگەڵ شێوازی پەروەردەی هەرێمی کوردستاندا گونجاوە و ئایا ئەم سیستەمە کە لێرە پەیڕەو دەکرێت ماوەی چەند ساڵێکە پەیڕەو دەکرێت تا چەند توانیوێتی ببێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی پەروەردەی و ئاستی زانستی خوێندکاران و خوێندنگەکان بە شێوەیەکی گشتی. واتە باز لە لایەنی ئەرێنی و لایەنی نەرێنیشی دەکەین. ئایا تەنها لایەنی ئەرێنی هەیە یاخودەوە تا لایەنی نەرێنیشی هەیە؟ ئەگەر لایەنی نەرێنی هەیە ئێمە باسی لەوە دەکەین بزانین لایەنە نەرێنیەکانیشی چین. گفتوگۆی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ هەر یەکە لە بەڕێزان مامۆستا عومەر ساڵح سەرپەرشتیاری یەکەم لە پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی، مامۆستا ئەرسەلان حەمەڕە و فبورە بەڕێوەبەری خوێندنگەی دڵداری بنەڕەتی، محەممەد مستەفا سەرۆکی لیژنەی دایبابان لە خوێندنگەی دڵداری بنەڕەتی. مامۆستا عومەر، مامۆستا ئەرسەلان، کاک محەممەد، سڵاوتان لێبێ، بانیتان باش. زۆر سوپاس. مامۆستا عومەر لە بەڕێستەوە دەست پێ بکەم و لە پرسیارێکی زۆر گشتیەوە دەست پێ بکەم. بە گشتی ئاستی پەروەردە و فێرکردن و پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا ئێستا چۆنە، لە چ قۆناغێکدا و لە چ دۆخێکدا؟ پێشەکی سوپاس بۆ بەرنامەکەتان، سوپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بۆ گەیژیدان بە پرۆسەی پەروەردە و فێرکردن. هەمومان نەزانین پرۆسەی پەروەردە و فێرکردن پرۆسەیەکی ورد و گشتگیر و هەمەلایەنەیە. پێویستەکە هەمومان هاوکاری بین، هەمومان لە بەپێی ئەو توانە و بەپێی ئەو مەکانەتی هەمانە پشتگیری لێ بکەین. دیارە چەند ساڵێکە هەرێمی کوردستان و جیهان ئەناڵێنێ بەدەست پەتای کۆرۆناوە کامەش کاریگەرێکی ڕاستەوخۆی لەسەر کاری پەروەردە و فێرکردن هەبووە. هەروەها هەرێمی کوردستان بێجگە لە پەتای کۆرۆنا کێشەیەکی تریش هەبووە کە کێشەی دارایی بووە کە بژێوی ژیانی مامۆستایان و سەرجەم خوێندکاران بووە کە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە بارگرانیشی بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن دروست کردبێ کە پێش کۆرۆناش بۆ ئێمە چەند ساڵێ بایکۆت هەبوو لە سنوورەکەی ئێمە. یعنی کەواتە ئێمە لە بارودۆخێکی زۆر ناهەمواری پەروەردە و فێرکردن بووین. بەڵام خۆشبەختانە وردە وردە خەریکە ئەو کۆسبوتەگەرانە تێپەڕێنین بە تایبەتی بۆ ئەم ساڵی خوێندن کە ساڵی 2021-2022 بە خۆشحاڵیەوە لە سەرەتای ساڵەوە ساڵێکی هێمن و لەسەر خۆمان دەست پێ کردووە. وردە وردە بەردەوامین و ئێستا لە وەرزی دووهەمی خوێندنداین کەواتە وەرزی یەکەممان بە سەرکەوتووی بە ڕێکوپێشی بەڕێ کرد. هیواداریشین ئەم وەرزەش بە هەمان شێوە بەڕێکەین پێچێت هەر هیواکانی ژوایە و ئاسۆژ گەشە کە ئەم ساڵێکی هێمن لەسەر خۆ بە سەرکەوتووی بەڕێەکەین کە ئەمە مای خۆشحاڵیە بۆ هەمومان. دەستەکانت خۆش بێ. مامۆستا ئەرسەلان بێمە لای بەڕێزت هەر هەمان پرسیار کە بۆ مامۆستا عومەر بوو پرۆسەی پەروەردە ئێستا بەگشتی چۆنە بینید و بە تایبەت ئاستی زانستی خوێندکاران ئێستا چۆنە؟ سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ گەلی کوردستان ئەو کەناڵە ئازیز و خۆشەویستی کە هەمیشە خەمخۆری پەروەردە و هەموو چنی تۆژەکان بۆ لە ژیاندا. سپاس بە خێراتی جنابی مامۆستا عومەرەکەم بۆ قوتابخانەکەمان ئەرچی شەژا گەورەی کردین و جنابی کاک حاجی محەممەد وەکو سەرۆکی لیژنەی دایباب سپاس دەکەین. سپاس بۆ جنابیش. دیارە ئاسی زانستی خوێندکاران وەکو ئاشکرا لای جنابتان لای هەموو لایە کە تا ڕادەیەک پاشەکشی بەخۆی بینیوە هەمی چەند هۆکارێک چەند فاکتەرێک هەیە کەوا کردووە
کە ئاسی زانستی خوێندکاران پاشەکەی بەخۆ بینێ. یەکێ لەوانە وەکو جەنابی مامۆستا عومەر فەرمووی ئەو بارە ناهەموارەی کە باڵی بەسەر هەرێمی کوردستانە کێشاوە نەخۆشی پەتاوی ڤایرۆسی کۆرۆنا کە کارێکی کرد کە ئاسەنگی دروست کرد لە هەموو سێکتەرەکان بە تایبەتی سێکتەری پەروەردە کەوای کرد کە بە تایبەتی پەروەردە ڕاگیرا داوام نەکرا لە قوتابخانەکان وەک خۆت جەناب دەزانی کە داوام ڕاگیرا وەکو پێویست منهەج تاوا نەکرا مامۆستا نەیتوانی کە بابەتەکان بۆ خۆی بگەنە بە خوێندکاران ئەمە ئاسنجی گەورەی دروست کرد لە بەردەم خوێندکاران کە نەتوانە وەکو پێویست کە خوێندن لە قوتابخانەکان بخوێنێت خوێندن ڕاگیرە ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە کاریگەری سەر خوێندکاران وەک پێویست خوێندکار نەیتوانی کە جۆش خۆشی خۆی تا تاودا و ئەسی خۆی تا داودا بانێکە توانەکانی خۆی تا بەدی بێنێ. دوایەوە یەشی لە هۆکارەکانی تر سوون خان ئەوەیە کە زیاتر کە ئێمە سەرخاڵی پێوی کە بەڕاستی ئەناڵێنی پێ وەکو پەروەردە ئەویش تۆڕە کۆمەڵایەتەکانە کە دەورێکی کاریگەریە لەسەر ذهن و بیری خوێندکاران کە بەڕاستی ئەمە بۆتە کێشەی گەورە ناو قوتابخانەکانە کە ئێمە وەکو ئیدارە وەکو مامۆستایان زۆر پێوێ ناڵێنین ینی بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتەکان کارێکی کردووە کە ئێمە ئیش و کارمان وەکو ئیدارە وەکو سافی ئیدارە وەکو مامۆستایان بەڕاستی هەموو ئیشەکانمان بۆەوە. یەکێ لەوانە نمونە ڕۆژانە باوک یا دایکی خوێندکار سەردانمانەکە ئەڵێ مامۆستا خوێندکارەکەم تا کوڕەکەم تا جارە تا 12 شەو ناخەوێت یعنی سەرەکەی خەریکی تۆڕە کۆمەڵایەتەکانە بەڕاستی ئەمە وای کردووە کاریگەری و سەر ذهنی ئەم مناڵە یعنی مناڵ لە کاتی خۆیان ناخەوێت دوای کە هاتە قوتابخانە. مامۆستا ئەرسەلان لەم کاتەیە توێژەرە کۆمەڵایەتەکان چ ڕۆڵێکیان دەبێت ینی ئێوە توێژەری کۆمەڵایەتی هەیە لەنێو خوێندنگەکەدا بتوانێت ئەو منداڵانی بڵێ خوێندکاران و شارکاتوانێت لە بەرامبەر بەکارهێنانی سۆشیال میدیا. ئێمە توێژەرێکمانەیە بە ناوی کاگەرێم یەکێکە لە ئەرە توێژەرە سەرکەوتوانی قوتابخانەکەم لێرە و چاوی ماجەکەم کە ڕۆڵی کاریگەری لە قوتابخانەکەمان کە دەوری کاریگەری لە هۆشیارکردنی خوێندکاران بەڵام ئەم بۆکو ڤایرۆسیی لات و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانی هەموو چین و توێژەکانی گرتوتەوە یعنی وای لێ کردووە خوێندکار ئەوەی وابەستەی تۆڕە کۆمەڵایەتەوە وەبەستەی خوێندنگەکەی نییە بۆ شەو درەنگەخەوێت بەیانی کە هات ذهن و بیری هەلای تۆڕە کۆمەڵایەتەکانی یعنی وای لێ کردووە مێشک و ذهنی ئەم خوێندکاری داگیر کردووە بەڕاستی ڕۆچت ڕۆژ خۆرە بەناو مێشکی ئەم خوێندکارەیە ئەمە وای لێ کردووە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر بیر و ذهنی ئەم خوێندکارە کە لە پۆلەکەشتا بە هەمان شوێ بیری لای دەستەکانە خۆشەویست ئەرسەلانە گەڕێم و لای بەڕێزی بچینە لای کاک محەممەد سەرۆکی لیژنەی دایباب لە خوێندنگەی دڵداری بنەڕەتی. کاک محەممەد ئەگەر بەڕێستان باسێکی ئەو لیژنەیەمان بۆ بکەن ئایا لیژنەی دایبابان لەنێو خوێندنگەکاندا بەگشتی چ ڕۆڵێکیان هەیە چ کاریگەریەکیان هەیە لەسەر پلان و پرۆگرامی پەروەردە بە شێوەیەکی گشتی؟ سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان سپاسی بۆ بەڕێستان سپاس بۆ ئەو ستافە بەڕێزە کە لە پشتی کامێرەوانێ ئێمە بە سەربازی ون ناویان لەبین. ڕۆڵی دایک و باوک لە قوتابخانەکانە بە ئاساس با باسی دایک و باوکن باشە. دایک و باوک کۆڵەکەی پشت و پەناو کۆڵەکەی قوتابیەکەیە و هەر ئەو کۆڵەکەیە ئەگوازرێتەوە بۆ ناو قوتابخانەکان. ستافێکی لێ دروستەکەین پێڵێن ستافی لیژنەی دایباب. دایباب کارەکەی ئەوەیە هاوکارە لەگەڵ ستافی ئیداری قوتابخانەکانە. ئەگەر لەم زروفەوەکو هەردوو مامۆستای بەڕێز ئاماژەیان پێیا و دەستیان خستە سەر برینەکان کۆمەڵێ ئاستەنگ هەیە لە خوێندنگەیە یا لە پرۆسەی خوێندەیە لە پرۆسەی زانستەکەیە بە دایک و باوک پڕەکرێتەوانێ. باشە کە ئەڵێ هاوکارێکی تەواوی ئیداری خوێندنگەکەیە هاوکارێکە چۆنە؟ هاوکارەکان لە دوو تەوەلا خۆی بینێتوانێ وەک ماف وەک ئەرک. ئەوەی کە ئەرکەکان چین و مافەکان چین؟ ڕەحمەتی خوا لێبێ. ئەوەی کە مافە ئەو دایک و باوکە چ مافێکی هەیە بەسەر خوێندکارەکەوانێ بە ئەو مافێکە لە ماڵەوە هەیەی با بەشێک لەو مافێنە بگوازێتەوە بۆ ناو قوتابخانەکە. ئەو ئەرکەش کە من وەکو لیژنەی دایک و باوک وەکو سەرۆکی لیژنەی باوک من بە ئەرکێکی پیرۆزی تێ ئەگەم بە ئەرکێکی زۆر پیرۆزە. ئەم ئەرکە ئەوەیە هاوکار بێ لەگەڵ ستافی ئیدارەکانە. یعنی بەڕاستی ئێستا من لەم چەند ساڵی ئەخیرە ئەوە لە لیژنەی دایک و باوکە ئەیبینم لیژنەیەکی زۆر کاریگەرە زۆر فعالە یعنی بەدەنگ هاوکاریەکانوێت بەدەنگ کەم و کوڕەکانی قوتابخانەوەیە وەکو خۆت لە سەرەتای چاپێکردنەکە ئاماژەت دەدا هەر لە پڕکردنەوەی کەم و کوڕەکان وەکو قرتاسیە وەکو ئامێری گەرمکەرەوە ئامێری فێنکەرەوانێ ئیتر سەر بەرەو پێشچوون لەگەڵ پرۆسی خوێندنەکەیە یعنی هاوشان دێ لەگەڵ ستافی ئیدارەکەیە
پێپرسینەوە لە کۆمەڵە شت بۆ قوتابیەکان ئەم شتیان نقصانی بۆ نقصان نییە ئەمان هەیە بۆ ئەویان نییە ئێمە حەز دەکەین وەکو دایک و باوک متابعی کۆمەڵە شت بکەین یعنی من و هاوڕێکانم بەڕێزەوە کە بن کە باسەکەم با ناوێکی لەو هەوڕیانە بەرم کاک سەلام عەلی کە من ڕێزێکی تایبەتیم هەیە بۆی کە هاوکارمە و برایەکی بەڕێزی شەر لە زۆر کارە لەگەڵمانە هاوکار بووە دایک و باوک ئەو کاری هەیە بەشێک لە قورسەکەی سەرشانی مامۆستایان و ستافی ئیدارە سوکات هەل لە هاوکاریەکانیانە هەل لە بۆیاخکردنی قوتابخانەوە هەل لە ئامادەکردنی قرتاسیەوانەیە هەل لە ئامادەکردنی وەکو ئاماژەم پیافێنکەرەوە گەرمکەرەوە یا سەردانی نەخۆشەکان ئەو کەسانی کە هاوکاری ئەم لیژنێن ئایا تەنها دایک و باوکی خوێندکاران خۆیانن ئەو خوێندکارانی کە لێرەن یا بڵێ لەم خوێندنگەیەن یاخود ئەوە تا ڕەنگە کەسانێکیش هەبن هیچ منداڵێکیان لە نێو خوێندنگەکاندا نەبێت بەڵام هاوکارێکی باشیشن قسەکە زۆر تەواوە کاروباری لیژنەی دایک باوک سنووردار نییە سنووردانی هەر بە باوکی قوتابیەکە یا خوێندکارەکەەوە بێت ئێمە پەل ئەهاژین بۆ دەروانێت کەسانی خێرەومەند هەیە کەسانی چاکە هەیە حەز ئەکەن بێنە ناو ئەم پرۆسەی یارمەتیوانێ بەڵام نازانن بە چ ڕێگایە بن لیژنەی دایک و باوک ئەو پردە دروستەکەیە ئەو پەیوەندە دروستکە ئەو حەڵەقە دروستەکە لە بینی ستافی ئیدارە لەگەڵ ئەو خێرخوازەیە لیژنەکان کاروباریان زۆر جار چڕ ئەبێت لەوەی لە ستافی ئیدارە ئەپرسێتوانێت کەم و کوڕەکانتان چییە پێداویستەکانتان چییە ئەو قوتابیە بۆ کێشەی هەیە کێشە قوتابیەکە چییە بۆ بەرەو پێشچوونی زانستەکەی بڵێن بەرەو دوایەت بۆچی ئەم کارانە دروست دەبێت دەست خۆش کاک محەممەد ئەگەڕێمە لای بەڕێزت ئەگەڕێمە لای مامۆستا عومەر کاک محەممەد وەکو سەرۆکی لیژنەی دایبابان لەسەر لیژنەکە بۆ ئێمە دووە وەڕاستان وەکو سەرپەرشتیارێک کاری ئەم لیژنانە چۆنە بین یاخۆ ڕنگدانەوەی ئەم لیژنانە لەسەر پرۆسەی پەروەردە چۆنە بین پێشەکی ئێمە شتێک ڕاستکەمەوە بۆ ئێوەش و بۆ بینەرانیش ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی کە بریتش کاونسڵە بەڵێ بە هاوکاری یەکێتی ئەوروپا پرۆژێکی هەیە بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن لە چەندین وڵاتە یەکێک لە وڵاتانەش عێراقە و هەرێمی کوردستانیش کە بەشێ لە عێراق ئەژمار کراوە پرۆسێکی هەیە بۆ چەندین ساڵ کە پێوتێ پرۆسی بنیانانی تواناکان ینی بۆی بە هەڵە نەڕێ کاڵێن بریش کانسڵ ینی کانسڵکردنەوە و سفرکردنەوە بەڵام خۆی ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانیا لەم بەرنمەیە ڕۆڵێکی زۆر دراوە بە دایک و باوک ئێمە هەمومان ئەزانین لە کۆندا لە سیستمی پەروەردەی کۆندا دایک و باوک منداڵی تەسلیمی قوتابخانەکە کرد ئەیوە ئەم ناڵم بۆ تۆ گۆشتەکەی بۆ تۆ ئێسخانەکەی بۆ من ئاوا ماڵا ڕەنگە لە تەواوی ساڵەکە ئەگەر چەند جارێک کۆبوونەوەی دایکان و باوکان بەڵام هەم وەکو وەزارەتی پەروەردە وەکو بەڕێوەبەرێتی قوتابخانەکان هەم وەکو کە سوکاری قوتابیانیش گەشتینە ئەو ئەستی کە ئێمە قوتابخانە بە تاقی تەنیا ناتوانێت مناڵ پەروەردە بکە هەم لە ڕووی پەروەردەی گشتیەوە هەم لە ڕووی فێربوون و فێرکردنەوە بۆ ناتوانێت لەبەر کاتێکی کەم لە ناو قوتابخانەکەیە لە ڕۆژێکە 4 ساعت لە ناو قوتابخانەکەیە 20 ساعتەکەیت لە دەروی قوتابخانەیە هەروەها دایک و باوکیش وەکو پێویست ئەوانیش ناتوان بە تاقی تەنیا بتوان کە مناڵەکان پەروەردەکەن کەواتە پێویست دەکات ئەم منداڵە ئەم قوتابیە دەستێکی بە دەستی قوتابخانەوە بێت دەستێکی بە دەستی دایک و باوکانەوە بێت بە هەردووکمان بتوانین پەروەردەیەکی تەندروستی ئەم مناڵە بکەین لەمەوە کە کۆمەڵێک ڕێکار و کۆمەڵێک شێوازی مامەڵەکردن یان پەیوەندیکردن دامەزراوە بۆ نمونە قوتابخانەی هاوڕێی مناڵمان هەبوو چەند ساڵێک ئەمەمان پیادە کرد لە قوتابخانەی هاوڕێی مناڵە ئەنجومەنێکی کارای دایکان و باوکان هەبوو کە هاوکاری قوتابخانەکە بوون لە بەرنامەی بنیانانی توانەکان بە هەمان شێوە لیژنەی پەرەپێدانمان هەیە لیژنەی پەرەپێدانی قوتابخانە دوو ئەندامی دایک و باوکی خوێندکاران و قوتابیانن یعنی کەواتە لە هەردوو بەرنامەکەیە گەیشتونەتە ئەو قەنەعەتی کە پێویستەکە دایکان و باوکان بەشدار بن لە پرۆسەکە بۆ بەشدار بن ئێمە خۆتان زانن منداڵ کە هێتە ناو قوتابخانە و پێویستەکە دایک و باوکی قوتابخانە بزانێ ئەم 4-5 ساعتی لە ناو قوتابخانەیە چی ئەگوزارێت لە قوتابخانەکە چۆن پەروەردەکرێت چۆن فێرەکرێت چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت ژوورەکەی ساردە گەرمە ڕووناچی هەیە نیەتی پاک و خاوێنە خواردنی ناو فرۆشگاکان تەندروستە توالێتەکانی هەیە پاک و خاوێنە ئەو مامەڵەی کە لەگەڵ یەکرێت لەلایەن مامۆستا و ئیدارە و مامەڵەیەکی تەندروستە مرۆڤ دۆستانەیە ئەمانە هەمووی پێویستەکە کە دایک و باوک بیزانێت لەسەر مناڵەکەی کە بزانێت لە قوتابخانەکە چییە بگوزارێت بە هەمان شێوە
ئیدارەی قوتابخانەکە و مامۆستانیش پێویستەکە بزان ئەم ناڵە چۆن لە ماڵەوە پەروەردە ئەکرێ، چۆن ڕێنمایی ئەکرێ، چۆن بەخێو ئەکرێ هەماهەنگێکی باش هەبێ لە نێوان ئیدارەی خوێندنگەکە و خێزانەکە، چۆن بەخێو ئەکرێ، بۆ نمونە چۆن پێداویستەکانی بۆ دابین ئەکرێ. ئەمانە هەمووی زەرورە بۆ لەبەرێگە مناڵ بە دڵشکاوی یان بە برسێتی یان بە شێوازێکە مامەڵێکی تەندروستی لەگەڵان نەکرا، خاصن بە تایبەتی و خێزانەی کە لەوانی لێگەڵەشا بن و یەکێ لە دایک لە باوکی لە دەستدابێ و ئەمانە هەمووی کاریگەریە بێ بۆ ئەو 4-5 ساعتێک کە لەناو خوێندنگایە. ئەمە وای کرد کە کۆمەڵێک ئێمە کۆمەڵی ڕایاڵە دروستکەین لە بینی قوتابخانە و لە بینی کە سوکاری قوتابخانەیە، هەر تەنها کۆبوونەوەی دایکان و باوکان و ئەم ئەنجومەنە بەڕێزە نییە کە کاکە محەممەد سەرۆشی ئەنجومەنەکەی. ئێمە کۆمەڵی ڕایاڵەمان هەیە یەکێران کە قوتابی یەکەم جارێتە ناو خوێندنگاوە دیداری گەشەمان هەیە کە دایک یان باوکی لەگەڵ ئەو قوتابیە کە لە پۆلیەکەیتە ناو قوتابخانەکەەوە یێتە ناو پۆلەکەیەوە لە تەنیش قوتابیەکەیەوە دانیشێ بزانە چۆنە پۆلەکەی ئەو کورسیە ڕقوتەقا ئەو شێوازە ئەو پۆلە بڵێن چەندە دروستە بۆ مناڵەکەی. شێوازی پەیوەندی ترمان هەیە بۆ نمونە ئەو کۆبوونەوەی دایکان و باوکانەی کە ئەکرێت. شێوازی پەیوەندی ترمان هەیە بۆ نمونە ئەو ڕایاڵانەی ترکە هەیە ڕایاڵەکانی سۆسیال میدیا بۆ نمونە کە هەموو قوتابخانەیەک بەهۆی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە پەیوەندیشی هەیە لەگەڵ کە سوکاری خوێندکارانە. شێوازی ترمان هەیە بۆ نمونە دەفتەرێکمانە پێوتێت دەفتەری گۆڕینەوەی زانیاری لە بینی خوێندنگا و لە بینی کە سوکاری خوێندکارە. دەستەکانت خۆش بێت مامۆستا عومەر، ئەگەڕێمەوە لای بەڕێست ببوورە مامۆستا ئەرسەلان ئەچمە لای کاک محەممەد ڕەنگە و پاشکەمێکی تر بەجەمان بێڵێ بۆی کە زۆرترین قسەش لەگەڵەوە بکەین. کاک محەممەد هەست ناکەن لە دروستکردنی ئەم لیژنەی دایبابانەیە کە بەشێکی زۆری کەم و کوڕەکانی خوێندنگاکان پڕ دەکەنەوە ئەو پێداویستیانی کە خوێندنگاکان دەیانەوێت کە لە ڕێگەی ئەم لیژنانەوە پڕ دەکرێتەوە وای کرده بێت کە کەم تەرخەمیەک لەلایەن حکوومەتەوە بوو بێت یاخود خەمساردیەکە بێ ئەوان زیاتر پێش بەم لیژنانە ببەستن و بڵێن ئەم لیژنانە یاخود دایکان و باوکان خۆیان پێداویستەکان پڕەکەنەوە بۆچی ئێمەوە بکەین. قسەکەتەوە وەڵامەکە بۆ ئەم پرسیارێتەوە دوو وەڵامی هەیە. بەڵێ ئێمە ناتوانین بڵێن خەمساردە لەبەرەوەی کۆمەڵێک خەمساردی بکات هەر دەفسی تعبیرە مەبەستم لەوەیە کۆمەڵێک پێداویستی هەیە ناچێتە ئاستی بڵێن سەرشانی دایک و باوک بۆ نمونە دروستکردنی بینای قوتابخانەیەک چۆن چۆنی باوک دایک بەشدار بێ ڕاستە لەوانێ بە دەخلێکی کەم بەشدار بێ یا کۆمەڵێشتی زۆر گەورە هەیە کە لە ئاستی بژێوی دایک و باوکانە بێ نەتوانێت بەڵام کۆمەڵەشت هەیە بۆ وەڵامی دووهەمیان ئەتوانێت دایک و باوک هەماهەنگ بێ لەگەڵ سلکی پەروەردایە لەگەڵ دەستەی ئیداری ئەو قوتابخانەیە. لەبەرەوەی من پێت لە سەرەتای قسەکان پێم وتی ئێمە ئەو لیژنانی کە دروست کراوە مامۆستا عومەر وتی من ناتوان قسەکانی ئەو دووبارەکەمەوە ئەو بە چڕوپڕ و تەسەلی باسی کرد. دایک و باوک دەورێکی زۆر فعالی هەیە زۆر کاریگەری هەیە هەر لە لێپرسینەوە هەر لە هەموو بارەکانیوانێ بەڵام کۆمەڵێک شت هەیە کە هاوکاریە ئەتوانێت جێبەجێیکە. بۆ من وەکو مامۆستا عومەر بەڕێزی فەرمووی ئەو پێداویستانی کە لە ماڵەوە هەیەی بۆ من نەتوانم بەشێک لەو پێداویستانی خۆم دا ببرێنم لە ماڵەوە بیهێنمە ناو قوتابخانەکە بۆی لە من لە کەسێک بۆ تۆ بۆ ئەو سەیرێکە کۆمەڵشتی جوان لە قوتابخانەکە دروستە بێ. لەگەڵ ئەوەشە هەم ستافی ئیدارەکە وەکو بەڕێوەبەر و مامۆستا بەڕێزەکان ناحیەی دەرونی لە ناحیەی دەرونیەوانێ ئیسلاحەتە بۆی لەبەرەوەی کەرەسەکە ئامادەکراوە مادە خامەکەی بۆ هاتوۆتە بەردەم. لەو سەری شەوانێ هەم دایک و باوک خەمسارد نابن لە ئەدای قوتابیەکەی خۆیان. کاک محەممەد ئێوە وەکو نوێنەری دایبابان لە خوێندنگەکانتان ناوتان لە وەزارەتی پەروەردە هەیە؟ حتمما ئێمە هەموو ساڵێکە هەڵبژاردن ئەکرێت بە سەرۆک و بە ئەندامانوانێ لەگەڵ ئەوەشە ئێمە چەند مامۆستاژی بەڕێزیش دەورێکی کاریگەریان ئەبێت لەبەرەوەی ئێمە پێویستیمان بە تواناکانی و مامۆسایان هەیە لەبەرەوەی ئێمە شت لەو مامۆستای وەرگنی دوو ئینجا ئەچینە سەر ستافی ئیدارەکە. بەڵێ ناومان هەیە بڵێ ئەڕات بۆ سلکی پەروەردە ئەڵوەڵا ناوانێ. کەواتە پێتان باشە ئەم پرۆژەیە گەورەتر بکرێت بە تەواوی ناوتان ئەوەی تا بچێتە ناو وەزارەتی پەروەردە و هەماهەنگێکی باش ئێستا ڕەنگە مامۆستا ئەرسەلان وەکو بەڕێوەبەرێک لە نێوان وەزارەتی پەروەردە و دایبابانە بێت یاخود ئەو لیژنەیە بێ ئێوە خۆتان ڕاستە و خۆ لەگەڵ وەزارەتە هەماهەنگیتان هەبێت یاخودەوە تا بیر و بۆچوون بگۆڕنەوانێ؟ خۆی دوولایەنە ئەوەستێتوانێ ئێمە ئەگەر پەیوەندێکی ڕاستە خۆمان لەگەڵ وەزارەتی پەروەردەیە هەبێ ئێمە نازانین
ئەو قوتابخانەیە ئەو ئیشەی کە لەو قوتابخانەیە ئەیکەین ئێمە بەعام بڵین باسی لیژنەکان ئەەکەین نازانین ئەدای ئەو قوتابخانێت چییە من لە خۆمەوانێ یاخود لیژنەکە لە خۆیوانێ کۆمەڵێک پێداویستی بڵێ کۆمەڵێک داواکاری بڵێ لەوانەیە چۆنەڵی ئاستەنگێک یاخود بەرکەوتنی لەگەڵ ئستافی ئیدارەکەی هەبێ من داوای ئەو شتم نەکردو لەوانەیە بۆ من بەرکەوتێ دروستکات نەبێتە ئەوەی کە ڕاستەوە خۆ ئێمە ئەو پردە دروستکەین لەگەڵ یەکتریا پلانە یاخود ئەو پێداویستی و کەم و کوڕیانی کە لە ڕێگەی و لیژنانەوە پڕ دەکرێتەوەە بۆ نمونە ساردکەرە و گەرمکەرەوەکان کە ئێوەی کڕن دواتر هەر بە مڵکی خوێندنگەکان مێنێتەوە یاخود دەچێتە مڵکی حکومەتەوە ئەوەی ئێمە چۆن ساڵێک لەم لیژنای ئیشمان کردبێت سجلێک هەیە یاخود پەڕاوێک هەیە ئەم شتانەکەیتە ناو قوتابخانەوانێ هەمووی تۆمار ئەکرێت ئەم تۆمارەش هەر لە ئیدارەوانە ڕاستە خۆ نەقڵەکرێت بۆ ئەو پەروەردەیەی کە قوتابخانەکە لە سنووری ئەو پەروەردایە بەڵێ ئەچێتە کۆگای ئەو قوتابخانە و لێش تەسجیل ئەکرێت تۆمار ئەکرێت بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک محەممەد هەر لە کەرتی پەروەردەدا دەمێنینەوە ڕەنگە زۆر جار کە مامۆستایان بۆ ئەوەی کە وانەکانیان باشتر بە منداڵان و بە خوێندکاران بڵێنانێ وانە پراکتیکەکانیان کە دەبەنە دەرەوە بە شێوەیە کارکتەری بابەتەکە دەکەن یاخود ئەو بابەتی کە هەڵیان بژاردووە بۆ ئەوی کە خوێندکاران ئاسانتر و باشتر تێبگەن هەندێک لە مامۆستان بە شێوازی جیاوازوانەکە دەڵێنەوە بۆی کە خوێندکاران باشتر تێبگەن هاوکارمان ئامان جمعە لەو بارەیەوە بابەتێکی بۆ ئامادە کردوین بابەیەک و بینەری بین و دواتر بەردەوامە بین. هاوکاریم دەکا چێ هاوکاریم دەکا ئێوە چن بمپەڕێنەوە لەو شەقامە ناوت چییە بمپەڕێنەوە لەو شەقامەی بابەتی ئەو ڕۆمان پیاوێکی زۆر باشە ماوەسە تاالب لە قوتابخانەی تەختەقی ئاوڕێی بنەڕەتی من چەند بۆ ماوەی 25 ساڵە وانە دەڵێمەوە بەڵام 4 ساڵە وانەی کوردی پۆلی دوی سەرەتایی دەڵێمەوە هەموو وانەکانم بە شێوەی پراکتیکی بە شێوەیەکی چالاکی گونجاو لە پۆلەکان ئەنجام دەدەم و من بۆ ئەوەی ئەو چالاکیانەی کە ئەنجامی ئەدەم بۆ ئاستی بەرزبوونەوەی هەموو قوتابیانە و هیوادارم کە هەموو قوتابخانەیەک بەو شێوەیە وانەکانی بڵێتەوە بۆ ئەوەی بتوانین ئاستی هەموو قوتابیان لە قوتابخانەکانی شارچکەکەمان واتە هەرێمی کوردستان بەرز بکەینەوە. في السوق وەکو قوتابخانەی تەختەقی هاوڕێ مامۆستاکان گرنگێکی زۆر بە چالاکیەکانە دەین چونکە لە ڕاستێکی قوتابیەکان زیاتر تێکەڵ بە وانەکانی خۆیانە بن گرنگی ئێمە ئێستا لە بابەتی ئەم ڕۆمان باز لە سووقەکەین واتە لە بازار گرنگی ئەو بابەتانە لەوەیە کە هەرچی شەرمە لە نێوان مامۆستا و قوتابیەکان نامینێ بەهۆی ئەو چالاکیانەوە گرنگی ئەوەیە کە قوتابیەکان زۆر جار کە لە مامۆستاکەی خۆی شەرمەکە بەپی ئەو چالاکیانە شەرم لە بینی مامۆستا و قوتابیەکەی نامینێ وەکو هاوڕێیەکی لێدێ ئەوەم بە باش زانی کە ئەو ڕێگایە بگرمە بێ. وانەکانی پۆلی یەکەم بناغی خوێندن و زمانی دایکە زۆر پێویستە کە زۆر بە جوانی ئەرکەکەی خۆمان بگەێنین. وانەکە چۆن دەگوترێتەوە چەند هەنگاوێکمان هەیە 7 هەنگاومان هەیە بۆ وتنەوەی ئەلفوبێی کوردی لە هەر هەنگاوێک و قوتابی زیاتر دەکەوێتە ناو بابەتەکە و فێربوونی پیتە نوێیەکە. سمۆرەجانیشمان هەیە لە پۆلی یەکەم جیان لەوەی کە داتاشۆ کە کارتی هۆیەکانی فێرکردن و پیتە ڕەنگاوڕەنگەکان بەکاردەهێنین و هەروە ماجێکی ڕەنگاوڕەنگش بەکاردەهێنین. من مامۆستا عومەر عەبدوڵڵا بەڕێوەبەری قوتابخانەی تەختەقی هاوڕێی بنەڕەتی لە سنووری بەڕێوەبەرایەتی کۆیە قوتابخانەی تەختەقی هاوڕێی بنەڕەتی لە ڕووی جوگرافیەوە ناو چەقی شارۆچکەی تەختەقین دیارە
ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ساڵی خوێندنی نوێدا بە سیفەتی ئەوەی قوتابخانەکەمان هەمیشە خاوەنی ناو ناوبانگی خۆی بووە چ لە ئاستی ناوخۆی وەچ لە ئاستی نێودەوڵەتی بۆیە هەمیشە ستافێکی کارا و چالاک لە کاژێڕی قوتابخانەکەەوە لە تەواوی ستافی مامۆستایان لێرەدا بەشدارن. ئێمەوە ئەو گۆڕانکارانەی کە لە ساڵی نوێی خوێندن کردومانە لە ناوەندەکانی خوێندنەوە لە قوتابخانەکانی خۆماندا چ قوتابخانەکەیمە گەورە و فراوانەوە خاوەنی زیاتر لە 600 قوتابیە بە 20 پۆلی خوێندندا دابەش بووە هەوڵمانداوە هەندێک ڕێککاری جیاواز و نوێتر بگرینە بەر لە گرنگترین ئەو ڕێکارانێک ئێمە گرتومانەتە بە لە ڕووی مەسەلەی کارجێڕیەوە هاتووین قوتابخانەکەمان دابەش کردووە بە 20 پۆلی خوێندندا و جیاوازتر لەوە بۆ ئەوەی بەریەککەوتن و کێشە و مەشاکلەکانی خوێندکارەکان لە پۆلدا زۆر ڕوونەدات. ئێمە دوو گۆڕانکاری جەوهەریمان کردو. گۆڕانکاریەکەم بریتیە لە کێشانی ئەو هێڵ و هێمانەی کە بۆ سێ بازنەی جیاوازمان دروست کردووە، ینی هێڵی شین و هێڵی زەرد و هێڵی سەوز. مەبەستمان لە کێشانی ئەم هێڵانە بۆ ئەوەیە کە لە بازنەی یەکەم هێڵی شین و لە بازنەی دووەم هێڵی زەرد و لە بازنەی سێم هێڵی سەوزمان دیاری کردووە بۆ ئەوەی خوێندکارەکان لە کاتی پشۆکانی دیان بۆ دەرەوەی قوتابخانەوە دەچن بۆ ناو پاڵی قوتابخانە بەسەر هێڵەکانی خۆیان دابڕۆن بۆی بەریەککەوتن و کێشە مەشاکلەکانمان زۆر بێت و هەر بازنەیەک لە بازنەکان خاوەنی هێڵ و هێمای خۆیەتی و خاوەنی ڕەنگی خۆیەتی بۆ ئەوەی پۆلەکەی خۆ لێ تێک نەچێت و زۆر مامەڵەیەکی جوان بکات لەگەڵ ئیدارە لەگەڵ مامۆستایان لەگەڵ بەڕێوە لەگەڵ چونە پۆلەکەی. من حەزم لە خواردنی سێوەی کاتی خواردنی نیوەکانمان هاتووە دایکەکەش وتی وا ڕاستەکەی کچە جوانەکەم. دایکەکە چوو بۆ مەتبەخەکە و هەر بە خێرایی سێوەکەی کرد بە چواردنەتەوە. چەند دەمینێتەوە؟ یانی نیوەمان خواردووە کەواتە دەبێتە چەند کەرتەکەمان چی؟ نام شیبە عەدنانە، پۆلی دوی بنەڕەتی، قوتابخانەی تەقتەق، مەکتەب قوتابخانەی هاوڕێ. ئەمڕۆ پیاوێکی نابینامان خوێن مامۆستاکەمان خۆی کردبوو پیاوێکی نابینا. دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم، ئێمەیان فێر کرد بۆ ئەو هەموو شتانە. ئەم وانەی ئەمڕۆمان پیاوێکی نابینایە چالاکێکمان ئەنجامدا بۆ ئەوەی بتوانین ئاستی قوتابیەکانمان بەرز بکەینەوە. کۆمەڵێک لێرە ئەوە باز لەم جەوهەراتەکە ئاڵتون و ئەکسسوارات لێرەش بایع ئەلعابمان هەیە یاری مناڵانە و کە فرۆشیارە. لێرەش بایع الخضارمان هەیە یونادی على الخيار، یعنی لێرە گرنگی فرۆشیارەکەیە. لەوێش بایع المەلبوساتمان هەیە دەلالە لە جلوبەرگەکە. نام سەلوا خەلیل ئازادین، خەڵکی ڕۆژاوای کوردستانم، لە پۆلی پێنجی بنەڕەتیم لە قوتابخانەی تەقتەقی هاوڕێی بنەڕەتیم. لە بابەتەکەمە بەناوی سەرەکی فی سووقە، ینی قازانجێکی زۆر سوودێکی زۆر لێ وەرەگرین. دەستخۆشی لە مامۆستاکانمان دەکەین، ینی فێرمان دەکەن هەموو شتێک و تا سەرکەوتین ببین و زۆر سوپاس مامۆستاکانێکی. لێبی خۆی چی پێ دەڵێن؟ لە دوایم گێڵێنەوە بەڕوو. و هەندێک بابەت هەیە خواردنە ئەوە بۆیان دەهێنین. گرنگ ئەوەیە ئەو قوتابیە تێکەڵ بیتن لەگەڵ ئەو بابەتەی کە دەیڵێنەوە و فێری پیتەکە بیتن، فێری شێوەی نووسینی پیتەکە بیتن لەسەر تەختە و بەهۆیەکانی فێرکردن و بە هەر شێوەیەک بی و هەروەها دەنگەکەشی زۆر زۆر گرنگە کە فێر بیتن. ئەو بابەتەی کە ئێستا بەڕاستەکەی نمایش کرا لە زۆربەی زۆری سایت و پیجەکان، من لێرەوە دەستخۆشی و سوپاسی خۆم دەگەێنمە دەستی کارجێڕی و مامۆستایانی ناوەندەکە. دیارە قوتابخانەی تەقتەقی هاوڕێ یەکێکە لەو قوتابخانەی کە بەڕاستی لە مەیانەی نزیکەی 7 ساڵ دەبێ بە پێی پێوەرەکانی قوتابخانەی هاوڕێ و بە پێی ئەو پێوەرانەی کە پێشتریش لە بەرنامەی بەهێزکردنی تواناکانی مامۆستایان بەپێ ئەو پێوەرانە کاریان کردیا. بەڕاستەکەی مامۆستایەکانیان هەمووی ڕاهێنراینە لەسەر شێوازی وانەوتنەوەکان بەو شێوازەی کە ئێستا ئێوە دەیبینن. هەتا ئێستاش ئەوان بەردەوامن. ساڵانە کۆی ساڵەکەی ڕۆژانە کۆمەڵێک لە کار و چالاکی و نمایشکردنی وانەکانیان بە شێوازێکی مۆدرێنانە، بە شێوازێکی تەکنیکێکی زۆر جوان و بە شێوازێک کە لەگەر واقعی بابەتەکە واقعی ڕۆژانە و تەئسیر لە کاریگەری لەسەر
بیر و هەست و هزری خوێنکار بێ بۆی بابەتەکەی لەبیر نەبچێتەوە بۆی بابەتەکەی لە ژیانی ڕۆژانەی جێبەجێ بکە ئەوە یەکێکە لە بابەتە هەرە سەرچیەکانی وانەوتنەوە وا پێویست دەکا کە هەموو مامۆستایەک لە ناوەندەکانی خوێندن ئەو شێوازە پیادە بکە بۆ ئەوی بابەتەکە لە هزری ئەو قوتابیەکە بابەتەکەی بۆ نمایش دەکەی بابەتەکە ئەوە یەک لە کارەکانە کە بتوانی بابەتەکە لە ناو ژیانی ڕۆژانەی خوێنکارەکە و بتانی نوێکاری تێدا بکە بتانی خۆی تێدا دروستکە بتانی خۆی تێدا پێشخە ئەوە یەکەکە لە هۆکارەکان کە هانی تەڵەبە دەدا بۆیە من لێرەکانەوە بەڕاستەکەی دەستخۆشیان لێ دەکەن بابەتێکی ترمان ئەو کردووە قوتابخانەکەمان لە کاتی پشوەکاندا دابش کردووە بەسەر بیرۆکێکی تردا یعنی شێوازێکی دەمزکردنی پۆلەکانمان کردووە خودوانەکانمان کردووە لەگەڵ یەکدا کاتێک کە چلەقەی یەکەم تەواو دەبێت نیوەی قوتابخانەکان دێن بۆ دەرەوە نیوەکەی تر لە ژوورەوە دەم بەپێی سیستەمێکی کارگێڕی جەدوەلێکمان بۆیان داناوە کە دەرسەکانمان دەمج کردووە هەموو پشوەکانمان کردووە بە پشوویەکی دەدەقەی بۆ ئەوی قوتابیەکان بە شێوەیەکی ئاسوودەیی و بە تەواوەتی بتوانن لەم دەدەقەیەدا بتوانن پێداویستەکانی خۆیان لە WC و لە حانوت و لە خوێندن و لە ئەرکیوانەکانیان جێبەجێ بکەن سەبارەت بە شێوازی وتنەوەی وانەکان بە سیفەتەوە لە ساڵانی ڕابردوودا کە موکوڕی لە خوێندندا زۆر هەبووە ئێمە هەوڵمانداوە هەموو پشتگirێکی ئەو ستافی مامۆستا بەڕێزانە بکەن بۆ ئەوەی کە پێداویستەکان و هۆکارەکانی فەرکردنیانمان بۆدا جێبەجێ کردووە هەوڵمانداوە زۆربەی زۆری وانەکان گشتگیری وانەکان بە شێوەیەکی پراکتیکی یاخود بە شێوەیەکی چالاکی یاخود بە شێوەیەکی کردارەکەی وانەکان بکەین بە کردار هەرکو لە دیمەنەکانی راپۆرتەکەماندا ئێوە دەبینن ئەمەش حەز و خولیا و ئارەزوی قوتابیان هەم بۆ وانەکە زیاتر کردووە باشتر کردووە چالاکتر کردووە ئەمەش وای لێ کردووە ئەو بابەتانێک کە لە نێو پرۆگرامەکانی کتێبەکەدا هەن بە شێوەیەکی کرداری قوتابیەکە دەبینێت بۆی باشتر و چاکتر و چالاکانەتر لە هزر و بیری خوێنکاردا ببینێتەوە بۆ ئەوەی کاریگەریەکەی بۆ زۆر بێت یاخود بۆ هەتایی بێت جیاواز لەوەی کە تەنهاوانەکان و بە شێوەیە زارەکەی بێت ئێمە لەم ساڵی خوێندندا ئەم هەنگاوانەمان ناو و بەردەوام دەبین لە هەنگاوەکانمان هەرچەندە بربەست و کێشە مەشاکلەکانمان بەڵام وەکو هەموو کاتێکی ترکە هەوڵماندا و ئێمە بە زاڵ بین بەسەر کێشەکان و دەرفەتەکان هاتونە پێشمان و زاڵ بین بەسەریاندا وە کۆڵ نەدێن و بەردەوامین لە هەنگاوی کەمیشدا ئەم شێوازانێک ئێمە هەنگاومان بۆ ناو لە شێواز دەمەچکردنی وانەکان و لە کاتی پشوەکان و لە کات ئەو هێڵ و هێمانێکە کێشاومانە هەوڵمانداوە جیاوازێکی زۆرمان پیشانداوە وە سەرکەوتنێکی گەورەشی بەدەست هێناوە ئینشاڵڵا ئێمە بەردەوام دەبین و هەوڵ دەین لەوەی کە بتوانین نەوەیەکی تەندروست و نەوەیەکی نوێخواز بەزانست و نوێخواز بە هەسوکەوت و ڕەفتار و بە شێوەیەکی مامەڵەیەکی تەندروست بێنە پێشەوە بۆی بتوانین هەمیشە خوێندکارەکانمان لە ناو قوتابخان لە دەروی قوتابخانە خاوەنی ڕەفتار و هەسوکەوتێکی پەروەردەیانی ڕێک پێ بن. زۆری جارەکان کاری نوێخوازی دەین لە بەرنامەی ناوپرۆسەی پەروەردە لە ڕێگای مامۆستا بەڕێزەکانەوە هەر لێرەوە من سپاسی فەرمانبەرەکانیشیان دەکەین بە تایبەت کارگوزارێکیان هەیە کە باخەوانە 3 ساڵی پێشووتر لە قوتابخانەیەکی تر بوون کە لە بینایەکەی خوارێ بوو جیان هێشت باخێکی دروست کرد بوو کە مەساحەکەی زۆر بوو بەڕاستەکەی مایەی خۆشحاڵی بوو لۆ ناوەندەکە و مایەی دڵکرانەوە بوو بۆ قوتابیانی خوێندنگاکە لە ڕاستیدا مێژوو دامەزراندنی ئەم قوتابخانەیە چەند گۆڕانکاریێک بەسەر ناوەکەی داهاتوە بەڵام مێژوو دامەزراندنی قوتابخانەیە کە لە ساڵی 1970 دامەزراوە بۆ خۆی بەڵام تاوەکو ئێستا قوتابخانەی بەردەوامی هەبووە بەڵام بە ناوی جیاواز و بە شێوەزێکی جیاواز بەڵام قوتابخانەی تەختەقی هاوڕێ بنەڕەتی بە پێی پرۆگرامێکی وەزارەتی بەربەرداری بە پاڵپشتی ڕێکخراوی یونیسێفی جیهانی قوتابخانەیەکی هاوڕێی منداڵ خراوە ناو پرۆسەی پەروەردە فێرکردنەوە ئێمە لە ساڵی 2012ەوە لە قۆناغێکەمدا قوتابخانەکانی هاوڕێی منداڵ چونە ئەو پرۆسەیەوە کە بە پاڵپشتی ڕێکخراوی یونیسێف واکو پێشکرد پرۆگرامەکە پرۆگرامێکی یاخود بیرۆکەیەکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان قوتابخانەکانی هاوڕێی منداڵ ئەو قوتابخانەن کە تێیدا منداڵ چەقی پرۆسەی پەروەردەن دەبێت منداڵ چەقی خوێندن دەبێت لێرە هەموو باخێک بۆ منداڵان دەدرێت ئەو قوتابخانەیە دوور دەبێت لە هەموو جۆرە تونند و تیژیەک تەواوی خێزانی قوتابخانە پێکەوە بە یەک ستاف کار دەکەن و پێکەوە کار دەکەن و پێکەوە هاوڕێی یەکترن.
لەگەڵتان بەردەوامی و درێژە بە گفتوگۆکانمانە دێن هەڵبەتە کاک محەممەد سەرۆکی لیژنەی دایباب لە خوێندنگەی دڵداری بنەڕەتی بەجێ هێشتین گفتوگۆکانمان لەگەڵ بەڕێزیا کۆتایی پێهات ئەگەڕێم بۆ لای میوانەکانم مامۆستا عومەر و مامۆستا ئەرسەلان. مامۆستا عومەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە بەشی دووەمی پرۆگرامەکەیە بنیادنانی تواناکان برێدیش کانسڵ هەرچەند لە سەرەتای پرۆگرامەکە کەمێک ئاماژت پێدا بەڵام ڕەنگە کەسانێک هەبن بە تایبەتی و دایکان و باوکانی کە منداڵەکانیان بچووکن لە چاوەڕوانی ئەوان کە منداڵەکانیان بچێتە باخچە و خوێندنگە. برێدیش کانسڵ یان بنیادنانی تواناکان چییە و ئامانج لە پێڕەوکردنی ئەم سیستەمە لە هەرێمی کوردستاندا چێ و ئایا ئەو ئامانجە پێکراوە کە سیستەمەکەی تێدا پێڕەوەکرێت؟ دیارە وەکو پرسیارەکەوە لەکەین بنیادنانی تواناکان بۆ چیانی بۆ ئەم پرۆسەیە گرنگە. دیارە ئێمە لە کوردستانە هێزێکی مرۆیی زۆرمان هەیە کە لە بواری پەروەردە و فێرکردنە کار دەکەن. نزیکەی زیاتر لە 150,000 مامۆستا و فەرمانبەرمان هەیە، زیاد لە 2 ملیۆن خوێندکارمان هەیە. یعنی کەواتە ئەگەر بە ئینیشی بکەیت تقریباً لە 140 بۆ لە 150 دانیشتوانی هەرێمی کوردستان لەناو پرۆسەی پەروەردە و فێرکردندان 2 ملیۆن خوێندکار. چۆن ئەمانە بنیاد بنین، چۆن ئەمانە ئاڕاستە بکەین؟ ئەو هەموو هێزە دارایی یان ئەو بودجە زەبەلاحی کە بۆ موچە و بۆ ئەوانە دابین ئەکرێ بۆ باڵەخانە و ئەمانە چۆنی ئاڕاستە بکرێ. ئەوەیە کاڵی بنیادنانی تواناکان. ئێمە توانامان هەیە، توانای مرۆییمان هەیە، توانای داراییشمان هەیە. چۆن بینین ئەم توانانە بنیاد بنین و ئاڕاستی بکەین. لە جیهاندا ستانداردی جیهانی هەیە بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن. ئێمە بزانین لە شوێی ئەو ستانداردانین گەیشتونەتە شوێ ئەمانەیە بگەین بەکوێ بەرنامەکە خۆی ئەلەمەیە ئەبینێتەوە. ئێمە ئێستا لەکوێی ئەو بەرنامە ستانداردێن؟ دیارە پرۆژەی بنیادنانی تواناکان دوو ئەرکی سەرەکی هەیە. یەکیشیان ئەوەیە کە هاوکاری و یارمەتیدەرە بۆ سەرجەم قوتابخانەکان بۆ ئەوەی بگەنە سەرپێی خۆیان بۆی ڕێگە ڕاستەکان نیشان بدرێ بۆی ئاراستە بکرێن. لە هەنگاوی دووەمدا هەڵسەنگاندنە بۆی بزانین گەیشتونەتە کوێ. ئێمە بەهۆی ئەم کۆرۆنا و بەهۆی ئەم چەند ساڵی بایکۆتۆ پرۆسەکە 2 ساڵ بەباشی جێبەجێ کرا، هەڵسەنگانیشمان کرد، کۆمەڵێ دەرئەنجاممان دەستکەوتووە. بۆ نمونە دەری ئەخات ئەم قوتابخانەیە خاڵە لاوازەکانی لەکوێدایە، خاڵە بەهێزەکانی لەکوێیە. هەر سەرجەم لەسەر ئاستی پەروەردەیەک و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش دەریەخات ئەو ستانداردانە. ئێمە کێشەی پرۆسەی پەروەردە و فێرکردن لەکوێ خۆی ئەبینێتەوە و چۆن چارەسەری بکەین. بۆ نمونە لە سەرکردایەتیکردنی قوتابخانە و وەزارەتی پەروەردەیە بۆ ئەوەی کە بتوانین خولی بەهێزکردن بکەینەوە بۆ دەستی کاژێڕی قوتابخانەکان لە فێربوون و فێرکردندا کێشەکانمان بۆی بتوانین کە مامۆستا خولی بۆ بکەینەوە، هاوکاری بین و یارمەتی دەری بین لە پەیوەندیەکانمانە لەگەڵ کۆمەڵگەی خۆجی و کۆمەڵگە مەدەنیەکان و کەسوکاری تەلەبەکانە دەریەخات کە کێشەی قوتابخانەکە لە شوێیە. بۆ ساڵی ئایندەیەت بەرنامەدا ئەڕێژێ بۆی ئەو کێشانە چارەسەر بکە. ینی خۆی پرۆسەکە ئاوایە بۆیە پرۆسەیەکی زۆر گرنگە لە چەندین وڵات ئەمە جێبەجێ کراوە. ئێمە بە خۆشحاڵی وەڵەمێشێ لەو ئەوانەی کە سەرپەرشتی ئەم پرۆسەیە کرد بڵێن پرۆفسۆرێکی زۆر شارەزایە لە بواری پەروەردە و فێرکردنا کە بە بەڕێز ئاندی مەشهورە کە چەندین ساڵ خۆی لە بەریتانیا بەڕێوەبەری قوتابخانە بووە، بەڕێوەبەری پەروەردە بووە. ینی چەندین کەسی ئاواکە هاتوون ئەم پرۆژەیان هێناوە خۆیان نییە ئەو ئەزمونیان گواستۆ بووێرە، بەڵام لێرە لە ڕێگەی ئەم شارەزایانی خۆمانەوە وان لەکرۆ کە بگونجێ لەگەڵ هەم هەرێمە هەم لەگەڵ بڵین عێراقا. بۆیە بنیادنانی توانەکان گرنگە. ئێمە زۆر جاگلی ئەوەمانە کرد جاران ئەمانوت بەڵێ ئەگەڕێم وەلای بەڕێستی داچمە لای مامۆستا ئەرسەلانیش. مامۆستا ئەرسەلان، مامۆستا مەروەتی ئەم پرۆسەیە پرۆسەیەکی گرنگە کە ئێستا لە هەرێمی کوردستانە پەیڕەوە کرێت و لە زۆربەی وڵاتانیشە پەیڕەوە کرێت. بەڵام ئایا ئەم پرۆسەیە تەنها لایانی ئەرێنی هەیە یاخود لایانی نەرێنیشی هەیە؟ ئەگەر لایانی نەرێنی هەیە لایەنە نەرێنەکانیشی چین؟ ئاماژە پێبین. سپاس بۆ جەنەی مامۆستا ئەمەر کە تەوزیحی تاوایدا لەسەر بابەتەکە. بەڵام من وەکو بەڕێوەبەرێک وەک بەڕێوەبەری قوتابخانەی دڵدار حەزەکەم باسی چەند بابەتە بکەم. ئەم بەرنامەی بریتیش کانسڵە ڕۆڵێکی کاریگەری لە قوتابخانەکانە. هەر ئێستای بین زۆربەی قوتابخانەکان
سیما و شەوقی پێوە دیارە ئەین گۆڕانکاریی ڕێشەی کردو قوتابخانەکانە یعنی قوتابخانە بۆ قوتابخانە توانێت سیمای ئەم بەرنامەی لە قوتابخانەکانە بەدیەکرێ و ڕوون دیارە ئاشکرایە. دەوان هەموو کارێک کە ئەکرێت لە دنیادا دوو جانبیە، جانبی باش و خراپیە. وەکو باشەکان من باسی قوتابخانەی خۆمەکەم، قوتابخانەی خۆمی شێگە لە قوتابخانە جوانانەی کە لە سەر ئاسی پەرۆدەی ڕۆژهەڵات قوتابخانەی دڵدار تا ڕادەی لەوانەیە کەم و کورتیمان کەمتر بێت لە چاو قوتابخانەکانی تر. ئەم بەرنامەیە وەکو پێویست توانیمانە ڕۆڵی خۆی بین لە قوتابخانەکە و لە قوتابخانە جێمان کردوێتەوە. ئێمە ئەم بەرنامەیە سەرەتای ساڵکەین کە ئەمانەوێت ئەم بەرنامەیە دەست پێ بکەین لیژنەیە تەشکیلەکەین بەناوی لیژنەی پەروەردانی قوتابخانە. ئەم لیژنەیە پێگاتووە لە چەند مامۆستایەکی ئازیز و خۆشەویست و ڕێنماییکار و یەکێ لە ستافی ئیدارە کە ئەم لیژنەیە ساڵانە هەڵەسنگ بە دیاریکردنی کەم و بەڵێ ئاف ببوورە لیژنەی دایکبووەکان وەکو جەنابی کاک حاجی محەممەد ئەوەی کە حاجی محەممەد یەکێکە لە پیاوە بەڕێزەکانی مەکتەبەی چێکە لە پیاوە ئاڵتوونەکەی قوتابخانەیە کە ڕۆڵی کاریگەری لە قوتابخانەیە. ئەم لیژنەیە هەڵەسن بە دیاریکردنی ئەو خاڵە لاوازانەی کە لە قوتابخانەکەیە بۆی ئەو ساڵە کاری لەسەرکەین بتوانین بە هەموو لایەکمان بە هەماهەنگی توانین ئەو خاڵ لاوازە بکەین ئاسنگی بەرزکەین و بکەین و سەر ڕێشەی خۆی. نەرینەکەی من باسی قوتابخانەی خۆمانەکەم، قوتابخانەی خۆمانی یەکێکە لە قوتابخانە جوانەکان، بەڵام قوتابخانەمان هەیە کە چەند ساڵێکە لە لیستی باڵەخانەکە لە لیستی دارمانە. ئین تۆ ناتوانێت ئەم بەرنامە وەکو پێویستە جێ بکەیتەوە. ئەمە یەکێکە لە ئاستەنگەکان بۆ قوتابخانە ئێستا بۆ منە لە سنووی ئازادی قوتابخانەمان هەیە و قوتابخانەی زانا چەند قوتابخانەی ترمان هەیە کە ئەمانە لە لیستی باڵەخانەکە لە لیستی دارمانە. ئین تۆ ناتوانێت ئەم بەرنامە وەکو پێویستە جێ بکەیتەوە. هی لەبەرەوەش ئاستەنگە بتوانیت لە بەردەم ئەم پرۆسەیە. بەڵێ پرۆسەکە پرۆسێکی جوانە، پرۆسێکی وەکو جەنابی مامۆستا عومەر فەرمووی یەکێکە لە بەرنامە قەشەنگ و جوانەکان کە یعنی ئێستا سەری هەموو قوتابخانەکان کە بەڕاستی بە سیمایەوە دیارە کە تا چ ڕادێک ئەم بەرنامەیەکی خۆی کردوێتەوە. بینای خوێندنگەکە دەبێتە یەکێک لە پێوەرەکان بۆ هەڵسەنگاندنی خوێندنگاکان. بەڵێ چێک لە بابەتەکان ئەوەیە تۆ کۆگە بینات نەبێت کە ژینگەیەکت نەبێت چۆن دەتوانین بەرنامەی خۆت جێ بکەیتەوە. بەس کە بۆ منە بەڕێوەبەرەکە ئەو خوێندنگەی بۆتە بەڕێوەبەری ئەو خوێندنگەی خۆی دروستی نەکردووە. بۆچی ئەوە کراوەتە پێوەرێک بۆی کە هەڵسەنگاندنی لەسەر بکرێت؟ هەموو بەڕێوەبەرێک هەموو خوێندنگەیەک حەزەکە کە بینای خوێندنگەکەی نوێ بێت. ئەگەر باسی مامۆستایان و ستافی ئیدارە بکەی بەڕێ من جوانترین کاین کە خوا خەڵکی بێت کە مامۆستایە و کە ستافی ئیدارەیە. ینی بەڕاستی پیشەکەی زۆر پیشێکی گرنگە. ینی مامۆستا بە نیەتی ئیشەکە کە حەزەکە ئەوەی کەیکا لە تۆپا بێ. بەڵام تۆ کە ژنگێکی لەبارت بۆ ڕەخسێ کە تۆ بینایکی باڵەخانێکی باشت نەبێ چۆن بەرنامەی خۆتی جیاکەیتەوە. ینی لەبەرەوە ئەمە ئاستەنگە. ینی باڵەخانەمانێت چەند ساڵ لە ڕووخانە دارمانە. ینی تۆ پێڵێ ئەم بەرنامەی تیا بکە جیاکەوە و ئەمری شەوێت جێبەجێکە بەڵام چی بکانی چی بکەم ئەم ئیدارەیە چی بکە و حەزەکە مەکتەبەکەی یەکی وەک مەکتەبەی دڵدار کە تا ڕادێک کەم و کوردی کەمتر بێت بەڵام ناتوانێت جێ بکاتەوە. ناتوانێت بەرنامەکە تا بەدی بێن و تا پەخشی کاتەیە. دروستە. مامۆستا عومەر هەرۆکو مامۆستا ئەرسەلان ئاماژی بەیە کە یەکێک لە پێوەرەکان بینای خوێندنگەکەیە. بەڕێستان وەکو سەرپەرشتیارێک کە لە نێو وەزارەتی پەروەردە یاخود لە کەرتی پەروەردە بۆچی بینای خوێندنگەکە کراوەتە یەکێک لە پێوەرەکان و پێوەرەکانی تریش چییە بۆ هەڵسەنگاندنی خوێندنگەکە؟ دیارە هەڵسەنگانی قوتابخانە 25 ستاندارد لە خۆی ئەبینێت 25 ستانداردە بەڵێ 9 ستانداردیان پەیوەندی بە سەرکردایەتی قوتابخانەوەیە. یەکێ لەوانە باڵەخانەکەی کەتیا چۆن ئەو باڵەخانە ئامادەکرێ و چۆن وای لێکرێت کە بۆ خوێندن بگونجێت. 6 ستانداردیان بۆ پەروەردە و فێرکردنە. بۆ نمونە کۆمەڵ ستانداردی تر پەیوەندی بە پەیوەندی قوتابخانە مافی مرۆڤەوە هەیە مامەڵەکردن لەگەڵ خوێندکارە. چەند ستانداردی تر پەیوەندی بە پەیوەندی قوتابخانەوە هەیە لەگەڵ کۆمەڵگە خۆجی و لەگەڵ دایکان و باوکان. 3 ستانداردیش پەیوەندی بە دەرهاویشتەکانەوە هەیە. بۆ ئێمە کە ئەو پرۆسی هەڵسەنگاناکەین کۆمەڵی ئاستەنگمان هەیە لەناو هەڵسەنگانەکە ئاماژەی پێدرێ. بۆ نمونە ئاستەنگەکە چییە؟ بۆ نمونە قوتابخانەمان هەیە ئاستەنگی لە میلاشی مامۆستایانە هەیە خاصن لە گوندەکان و لە مەکتەبەکانی دەرەوە زۆربەی زۆری وانەبێژن. ئاستەنگمان هەیە کێشەکە لە باڵەخانەیە ڕاستە لە دەسەڵاتی بەڕێوەبەران نییە باڵەخانەکە کە هاتە سەر ئەوەی کە دیوارەکانی درزی تیا بوو تۆڕی ئاوەکەی بە کەڵک نایە تۆڕی کارەباکەی وای لاتوانی بەهۆی لە هۆکان ئەمانە ئاستەگن. ئەم ئاستەنگانە دوایی کۆکرێتەوە. ئەم ئەستەنگانە کە کۆکرێتەوە سێ ئاستی پەروەردە تەقدیمی وەزارەتەکرێ. بۆ نمونە کاڵێ قوتابخانەکانمان ئەم خاڵە ئاستەنگانیان هەیە. ئاستەنگیش
ئەو کاتە لەسەر قوتابخانەکە هەژمار ناکرێ کاتێک کە کێشەیە لەم قوتابخانەیە هەیە کە لەتوانێت قوتابخانەکەی هەبێت چارەسەریکە کە چارەسەری نەکرد کەم تەرخەمیە بۆ قوتابخانە بەڵام کە لە دەسەڵاتی بەڕێوەبەر و قوتابخانەیە دەرچوو ئەبێ بە ئاستەنگ ئەو کاتە بێ بەڕێوەبەرەتی پەروەردەیان وەزارەت چارەسەری بکە ئەو کاتە ئەم خاڵە لاواز ئەمە کێشەی هەڵسەنگاندنی قوتابخانەکان مەبەستمان ئەوەیە بۆی ئێمە بۆمان ڕوون بێتەوە کێشەمان چییە لە قوتابخانەکانی کوردستانە دیارە 7,000 و ئەوەندە قوتابخانەمانەیە هەمووی هەڵسەنگانی بۆکرێ هەموو ئەم هەڵسەنگانە چێتە داتابەیسێکەوە لە وەزارەت یعنی بۆ نمونە ئەزانێت چەند قوتابخانە لەسەر ئاستی کوردستان ئاستەنگی باڵەخانەی هەیە چەند قوتابخانە لەسەر ئاستی کوردستان ئاستەنجی ئەوەی هەیە پۆلەکانی ژمارەی قوتابیانی هێندە زۆرە پێویستە کا باڵەخانی نوێ بکرێتەوە بۆی دەرەکەوێت کە کێشەکانمان لە فێربوون و فێرکردنایە بۆی خولی زیاتر بۆ مامۆسایان بکرێتەوە گرنگی پێ بدرێ بڵێن پرۆگرام بگوژێنرێ ئەمە واکات کە وەزارەت لەسەر ئاستی وەزارەت بەرچاوڕوونی هەبێ وەکو چۆن قوتابخانە لەسەر ئاستی خۆی بەرچاوڕوونیشیە بێ پەروەردەکە بەرچاوڕوونیشیە بێ وەزارەتەکەش بەرچاوڕوونیشیە بێ ئەو کاتە توانێت بەرنامەدا ڕێژێت بزانێت ئەولەوێتی ئیشەکانی چی لێ بکە باڵەخانی نوێ بکاتەوە بۆ نمونە خولی بەهێزکردن بکاتەوە چی بک بۆ ئەوەی لەو ئاستەنگانە نەجاتی بێت خۆش مامۆستا عومەر ئاماژەت بە بەشێک لە چارەسەرەکانیشدا کاتمان کەم ماوە پێمان خۆش بوو زیاتر درێژەی پێبین و چارەسەرەکان بە وردی باسکەین بەڵام ئاماژەت بە هەندێکیدا دواوتەی بەڕێست بۆی کە بچمەلای مامۆستا ئەرسەلانیش بۆ دواوتەی دیارە ئێمە ئەوەکو پێشەکیش باسم کرد پرۆسەی پەرۆدە و فێرکردن پێویستی بە هاوکاری و یارمەتی هەموو کەسێکەیە هەموو لایەنێکەیە چێ وەکو ئەنجومەنی وەزیران خۆی دیارە ئێمە لەوانەیە گلەیی کە یان ڕەخنەمان هەبێ ڕەخنەمان لەوە هەبووە کە سەیری پەروەردە و فێرکردن لە ئاستی وڵاتە بەرزەکان ناکەیت کە بودجەیەکی زەبەلاحی بۆ تەرخان کراوە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان ئایا بە هۆیەک لە هۆکارەکان وەکو پێویست ئاور لە وەزارەتی پەروەردە نەدراوەتەوە بودجەی تەواوی بۆ تەرخان نەکراوە ئەوەی لە قوتابخانەکان ئەگوزەرێ ئەو پارەیە ئەو بڕەپارەیە کە لەینی حانوت فرۆشگا بۆیان ئەمێنێتەوە زایدن ئەو هاوکاری دایکان و باوکانەیە ژینا بۆ نمونە ئێمە خوێندنمان کردو بە ئیلزامی ئەڵێن لە پۆلی یەکەوە تاکو پۆلی نۆ خوێندنی پابەتبوونە کە پابەتبوون بوو ئەبێ حکوومەتی هەرێم هەموو پێداویستیەکانی بۆ دابین بکە تەنانەت من یەتەوە بیرم کە قوتابی سەرەتایی بووین لەم شارەیە هەموو ڕۆژێ خواردنمان وەرەگرت قرتاسێمان وەرەگرت ئەوە نەمان دەفتەر و قەڵەم و ڕاستە و قەڵەم بۆیە وەرەگرت بەڵێ هەموو پێداویستەکانمان وەرەگرت بەڵام ئێستا ئەوانە هیچی نەماوە بۆیە هیوادارین کە حکوومەت ئاوڕێ لەمە باتەوە هاوکاریشی باشی قوتابخانەکان بکە پێداویستەکانیان بۆ دابین بکە دەستەکانە خۆش بەمەش بۆ هیوایین مامۆستا ئەرسەلان بەڕێزی داوەتی خۆت ئەگەر بە کورتی پێمان بڵێ سپاسی جەنابتان سپاسی جەنابی مامۆستا ئەمەرکەم کە ئەچێن شایەتنە قوتابخانەکەمان ئەوە پێم خۆشە سپاسی ستافی دارە مامۆستا هاشم مامۆستا ئاسعەد مامۆستا ئازیزەکانم کەمانە جوانی ئەم مەکتەبە کە قەشەنگی ئەم مەکتەبە تەنها بە ڕۆڵی مامۆستا ئەرسەلان نەکراوە تەنها بە ڕۆڵی من ئەم جوانی مەکتەبە پەخش نەکراوە دیارە بە هەوڵ و هیمەتی مامۆستانی ئازیز و خۆشەویست و مامۆستا ستافی ئیدارە کە ئەمانە توانیمان بە هەموو لایەکمان بە هەماهەنگی توانیمانە کە بتوانین جوانی ئەم مەکتەب پارێزین بتوانین وامان کردووە کە قوتابخانەی دڵدارێکی بێت لە جوانترین قوتابخانەکانی پەروەردەی ڕۆژهەڵات لەسەر ئاسی ڕۆژهەڵات تەمەند بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکراوە سپاس بۆ جەنابیشتان کە ئەرتان شات نێرە زۆر سپاس زۆر سپاس دەستەکانتان خۆش بێ مادوومانکردن زۆر سپاس بۆ مامۆستا عومەر ساڵح سەرپەرشتیار یەکەم لە پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی مامۆستا ئەرسەلان حەمەڕەوە بەڕێوەبەری خوێندنگەی دڵداری بنەڕەتی سپاس بۆ بەڕێستان مادوومانکردن بەڵێ خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن کاتێکی خۆش خواتان لەگەڵ ئاسوودە بن.